وەرەکی دیکەی بەرنامە گفتوگۆ دەکەین لەسەر ڕێکخراوێک کە کار بۆ دۆزینەوەی هەلیکار بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەکات. ئەم ڕێکخراوە دیارە لەگەڵ ئەو با بڵێن پەیوەندی و لینکەی کە لەگەڵ خاوەنکار و کۆمپانیەکان هەیە هەم دەرفەتێک دەڕەخسێنێت بۆ ئەوەی خاوەنکار و کۆمپانیەکان دەستی کاری باشیان دەست بکەوێت بوو کەسی بە ئەزممویانە بێت و هاوکات ئەو هاوڵاتیانشی کە دەیانوێت هەلیکاریان دەست بکەوێت لە ڕێگەی ئەم ڕێکخراوەوە کار ئاسانیان بۆ دەکات کە ڕێکخراوی لەوەند لە سلێمانی کاربۆن بابەتەک دەکات جا تایبەت بەم بابەتە میوانداری زۆر بەڕێزەوە نەجمەدین سەرۆکی ڕێکخراوی لەوەندمان کردو کە ڕاستەوخۆ لە ستۆدیۆ بەیانی کورسستان نیوزمیانە کاک ڕەوا سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بەخێراتی زۆر سپاس. کارەکانی ئەم ڕێکخراوە بۆ دۆزینەوەی هەلیکار چۆن کاری لەسەر کراوە تا چەندە کار ئاسانی بۆ هاوڵاتیان کردووە؟ بە شێوەیەکی گشتی کار ئاسانێکی زۆر باشی کردو بە وڵاتیان ئەو کەسی کە بە دوای کاراگەڕێ پێویست ناکە بەسەر شوێنە گشتەکان نابگەڕێ ڕاستەوخۆ دێت لە لای ئێمە کۆمەڵێک کارمان هەیە ئەو شوێنانی کە ڕاستەوخۆ وەری ئەگرن ئێمە لای خۆمانەوانە پەیوەندی بۆ شوێنەوەکەین و یەکسەر دەسەکات بەکار. باشە ئەگەر هاوڵاتیەک بێتە ڕێکخراوەکە بۆ ئەوەی کە هەلیکاری دەست بکەوێت مەرج و ڕێنمایی هەیە؟ مەرجی ئەوەیە کە تەمەنی خوار 18 ساڵ نەبێت، ئەوەلیاتی پێبێ، هەوی پێبێ، کۆدی ئاسایشی پێبێ، کارتی زانیاری کەسوکاری پێبێ، ڕاستەوخۆی مەینێرین بۆ کارکردن. باشە دیارە کاتێک کە ڕێکخراوێکی هاوشێوەدا ئەمەزرێ پێویستی بە هاوکاریکردنی لایەنە پەیوەندیدارەکان ڕەنگە هەبێت لەمڕۆوە بە تایبەتتر لایەنە پەیوەندیدارەکان سندیکای کرێکاران و ئەو کۆمپانیا و ڕێکخراوانەی کە تایبەتن بەم کارەوە تا چەند توانیوتانە لینکێکی پتە و دروست بکەن بۆ ئەوەی هەم کاراسانی بێت بۆ هاوڵاتیان و هەم خاوەنکارەکانیش و لە دروستبوونی هەر گرفتێکیشدا بتوان کێشەکان چارەسەر بکەن. ئەمە وەکو لایەنی پەیوەندیدار بێژگە لە سندیکای کرێکاران کە هەمیشە مشکلەیەکە بێ کێشەیەکە بێ ئاگاداریانەکەینەوە ئەوان تەداخولەکەنتیایە هیچ لایەنێکی پەیوەندیدار هاوکاری نەکردن ینی تا بتوانین زیاتریش ئەم ڕێکخراوە بەرەوەی پێش بەرین کە بەڕاستی سوودێکی باشیەوە بۆ خەڵک بەتایبەت بۆ گەنجان توانێیانە چەند ساڵێکە بێت سوودیان لە بابەتی هەلیکار وەرگرت بێت. بەڵام لە حاڵە کاتێکە ئەگەر کێشەیەکمان هەبێت ئێمە ئاگاداری سەندیکای کرێکارانەکەینەوانێ هەمیشە ئەگەر شتەکان هەوڵانەوە لای خۆیان چارەسەریکن بابەتەکە گەورەتر نەبێت. باشە کەواتە ئەگەر بۆ نمونە هاوکاری هەبێت وەکەوەی باسی ئەەکەیت جگە لە سندیکای کرێکاران پێویستان بە هاوکاری چ لایەنێکی دیکە هەیە؟ ئەگەر حکومەت بتوانێت هاوکارمانکە بە دڵنیاییەوانێ هەنی ئەتوانی پرۆژەکانمان گەورەترکەین گەنجی زیاترکەینە سەرکار هەوڵی زیاتر بین. باشە حکومەت چۆن یارمەتیتان بدات؟ ئێمە ئاسانکاریمان بۆ بکەم بۆ نمونە کۆمەڵە شوێنەیە دەستمان پێی ناگات کۆمەڵی داتا ئینفۆرماتینێ ناتوتە بەردەستمان بەشی مارکتینمان ئەو قۆی نەبوو کە دەستی بۆ شوێنانە بگات ئەمانە حکومەت دەتوانێت ئاسانکاریمان بۆ بکە هەنی ئەم زانیاریانە بێتە بەردەستمان تا ئەغت لەگەڵم شوێنانە بکەین و کاریان لەگەڵا بکەین و بۆ خەڵکی ڕاگەین کاریان لەگەڵاکەنەوەش. بەڵێ ئەو هەلیکارانەی کە لەلایەن ڕێکخراوەکەەوە ڕادەگەیەندرێت بە دیاریکراوی کام هەلیکارانن؟ زیاتر کارگەیە کارگەی بەستەمەنی و کارگەی شوشە و کارگەی ئاسن و زیاتر لە کارگەکانە کارەکەین. باشە تا چەندە هەوڵ درراوە ئەم ڕێکخراوە کاری زیاتر بکە بۆەوەی تەواوی کۆمپانیاکان جگەر با بڵێن لە کارگەکان تەواوی کەرتەکانی دیکەی با بڵێن کەرتی تایبەت کە سەر بە حکومی نیە دەستان پێ بگات بۆ نمونە لە کەناڵێکی ڕاگەاندن لە سوشەل میدیایەکە لە با بڵێن پرۆژەیەکی ئەقاراتە بتوانن لەو ڕۆژەوە هەلیکار بڕەخسێنن؟ ئەمە ئەوڵی زۆرمان ناوە بەڵام بە پێویست نەمانتوانانی کۆمەڵە شوێن هەیە دەستمان پێ بکە خۆیەوە کێشەکەیە کۆمەڵێ ئەدرێس و ژمارە موبایل و ناونیشان هەیە نەمانتوانی لەمان چەند ساڵەیە کە دەستمان پێ بگە ئەوە کێشەی بمان دروست کردووە. هۆکار چیە کە دەستان پێ ناگات؟ ئەمە بە دوواداچوونەکانی خۆتان ناکرێت کاری لەسەر ئێمە زین چۆنە بەشی مارکتینمان زۆر زعیفە چکە بە حکومی کەی شوێنێک دەعممان ناکات بەشی مارکتینمان زۆر زعیفە حکوومەتیش نەیتوانێت بەڕاستی ئەم داتایانەمان پێ بەخشێت تا ئێمە بتوانین لە ڕێگای ئەوانە پەیوەندیان پێوە بکەین سەردانیان بکەین بزانین ئەم کەسانی کە لەویشەکەن چۆن ئیشەکەن کرێکاریان بوێ لێمان وەرئەگرن شێوازی وەرگرتنەکانیان چۆنە ئەمانەمی هۆکار بوونە زۆر هۆکار هەبوون کە بەربەست بوونە لە بەردەمانە. باشە ئەوەی خۆتان بە دوواداچوونەکانتان کردبێت بۆ کارگە و بۆ پرۆژەکان مەرج و ڕێنماییەکانیان بۆ نمونە خاوەن کارگەکان بۆ وەرگرتنی هەلیکار زیاتر کام دەستی هەلیکاریان دەوێت؟
حتى خەڵکانی ئاساییانەوێ ئێمە چەند ساڵێکە بە حکومی و کە کارەکەین لەسەر بڕوانامە کارمان نەکردەوە بە ئیشمان کردو لەسەر هێزی دەست بەڕاستی ئەو کەسە توانای هەبێت کارکات عادەن خاوەن کارەکان داوای ئەویان کردو بۆ نمونە کارگەمان هەیە ئەڵێ کەسێک مەوێت کۆمەڵە کەسمەیە بۆ بەشی شیرگرتنەوە و شەکر بەتاڵکردن بۆ کارگەی بەستەمەنی ئەتەنە ویشانی ئێمە بۆ زایت ئەو ویشانی کە کاریان لەگەڵاکەین هەمووی بە هێز و بەشەکەکرێت باشە دیارە ڕەنگە لەگەڵ ئەوەی کە ئێوە ڕێکخراوێک هەیە با بڵێن لینکێک دروستەکە لە بینی خاوەنکار و دەستی کاردا ڕەنگە هەندێک جار ڕوبەڕووی کێشە ببنەوە ئەمە ڕێکخراوەکە کێشەکانیان بۆ چارەسەرکات جا لە با بڵێن مافی خاوەنکارەکە بێت یاخود مافی ئەو کەسە بێت کە کار لای خاوەنکارەکان دەکات ئەگەر بێت و گرفتێک لەم مەجالەدا هەبێت وەکو ڕێکخراو کار بۆ چارەسەرکردنی کێشەکە دەکەن یاخود کێشەکە دەگەڕێنرێتەوە بۆ لای سندیکای کرێکارە ئێمە هەوڵ ئەین هەچ کێشەیەک ڕۆمان تێبکە خۆمان چارەسەریکەین ئەگە بزانین چارەسەر نەبێ و کاتێمە سندیکە کرێکاران ئاگدارەکەینەوە جاری واژە بوار خۆمان تووشی کێشە بووینە ئەو کاتێمە جیهەتی ئەمنیمان ئاگدار کردێتەوە بە سپاس و هاوکارمان بن ئەو کێشانی کە ڕوبەڕووی ڕێکخراوەکە بۆتەوە چی بووە ئەتەن بۆن خەڵکە بۆ نردومانە بۆ کارکردن نردومان لە ڕێستۆران تێکا کارکە کەچی ڕۆشتووە فێڵی لە خاوەن ڕێستۆران کردووە زیلێ کردووە دوای خاوەن ڕێستۆرانتەکە تەعاملی لەگەڵ ئێمە کردووە ئەم بابەتانە ڕووی زۆر تێکردین باشە کەواتە لە کاتی وەرگرتنی دەستی کار یا خودناردنی کەسێک بۆ ئەوەی هەلی کاری دەست بکەوێت تا چەندە بە شوێن زانیاریە کەسیەکان دەگەڕێن لە بەرەوەی تووشی گرفتی هاوشێوە نەبنەوە ئێمە ئەو کەسی کە دێت بۆ لامان هاتەنە بێ کۆدی یاساییش پێ بێ کاتی زانیاری پێ بێ هەوی پێ بێ پرۆفایلێکی بۆکەنەوە لای خۆمان کە زانیاری تاوی خێزانی لای خۆمان بەرجێڵێت ڕاستە خۆی نێرین بۆ کارکردن ئێمە توانین لەسەرم پرۆفایلە ئەگە کێشەیەک ڕووبا بتوانیم کەسم دۆزینەوەێ باشە وەکو ڕێکخراو تیمی پارێزەران توانیوێتی ئەو کێشانی کە ڕوبەڕووی خاوەنکار و هاوکات دەستی کار و ڕێکخراوەکە دەبێتەوە تیمی پارێزەر هەیە بە دوواداچوونی ورد بۆ ئەم بابەتانە بکات تاکو کار ئاسانی زیاتر بۆ هاوڵاتیان و هەم بۆ ڕێکخراویش بکات سپاس بەخوات تیمی پارێزەرمان هەیە بەڵام کێشەکان تقریبان بەو جۆرە نەبووە کە ئەوەنە زۆر بێت تا زاغ بێشتەکان لە لای ئێمە عادەن 2 مانگ جارێ 3 مانگ جارێ بابەتێکی ئاسەیە ڕوویاوە هەوڵمان ناو خۆمان چارەسەریکین تا ئەگە هەر چارەسەر نەبێ و کاتێمە پارێزەرمان هەیە جیهەتی ئەمنیە ڕاستەخۆ ئاگادارمان کردوونەوە و ڕاستەخۆ سپاس بەخۆ چارەسەریان کردو بمان بەڵێ کاکڕەوە باس لەوە کرد کە زیاتر بۆ نمونە ئەم ڕێکخراوە کار لەسەر دەستی کار دەکات لەسەر هێز و بازوو ئەگەر بێت و ڕێکخراوەکە هەنگاوی بەرەو پێشتربنێ کار لەسەرەوە دەکەن کە بۆ نمونە خوێنکارێک دەرچوێکی زانکۆ دەرچوێکی پەیمانگا خاوەن بڕوانامەیەک بڕوانامەی هەبێت و بیەوێت لە شوێنێک کە بەپێی بڕوانامەکەی خۆی کار بکات کار لەسەر ئەم بابەتانش بکرێت ئەمە پێمان خۆشە بەڕاستی بەڵام کێشەکەی ئێمە ئەوەیە هیچ جیهەتێکی حکومی هاوکارمان نییە بەڕاستی ئەگەر بێت و حکوومەت هاوکاریمان کە بە دڵنیایەوە ئەتوانین ینی هەموو مانگێکە ڕێژێکی زۆر بەرچاو لە ئەو کەسانی کە بڕوانامەیان هەیە لە شوێنە گشتەکانە بۆن لەم کارگەکانە بۆن خەڵگەی بەشی ئایتی هەوێ کۆمەڵە بەشتری لەو شوێنانە دایان مەزرین بەڵام کێشەکەیمە ئەوەیە کە حکوومەت هاوکارمان نییە ئەمە کێشەی بۆ من دروست کردووە باش ئەم ڕێکخراوە تەنها لە سنووری پارێزگای سلێمانی یاخود لە هەرێم لقی هەیە و لە هەموو ناوچەکان دەکرێت هەلی کار بۆ هاوڵاتی بدۆزێتەوە ئێمە ئۆفیس سەرێکیمان لە شاری سلێمانیە لە هەموو هەرێمە خەڵک ڕۆمانتیەکە لە هەولێرەوە دێت لە بەغاوە دێت لە بەسڕەوە لە کەرکووکەوە لە هەموو پارێزگاکانی عراق خەڵک سەردارمانەکات ڕاستە ئێمە ئۆفیس سەرێکیمان لە شاری سلێمانیە بەڵام ئیش لە شارەکانی تریشاکەین هەر دووبارە خەڵک دێتەوە بۆ لامان بۆ شاری سلێمانی بەڵێ کاکڕەوە بابەتێکی دیکە هەیە زیاتر ئەو هاوڵاتیانەی کە ڕوو لە ڕێکخراوەکە دەکەن یاخود با بڵێن ژمارەیەکی زۆری گەنجەیە بێکارن کاتێک ڕوو لە ڕێکخراوەکە بکەن یان ڕەنگە بەشێکی زۆر لە گەنجان بەر ئەم ڕێکخراوە نەکەوت بێتن و ئاشنایەتیان لەگەڵ ئەم ڕێکخراوە نەبێت ژمارێکی زۆر گەنجێمە ڕۆمانتیەکە کێشەیەک هەیە ئەنی خەڵکی ئەمە قەناعەتی نەماوە بە 500,000 یان بە 600,000 کارکات وەزایدەن بێ متمانەیەک دروست بۆ لە نێوان هاوڵاتی و کەرتی تایبەتاکە ئەمە ئەنی خەڵک متمانی نەما بە کەرتی تایبەت ئەمانەمووی ئەوە کار بوونەبووی کە خەڵک نەتوانن بە پێی پێویستیش کات بەڵێ
زۆر سپاس بۆ بەڕێستان ماندوو نەبن زۆر سپاس بۆ ڕەوانە ژمەدین سەرۆکی ڕێکخراوی لەوەند کە ڕاستەوخۆ لە ستۆدیۆ بەیانی کورد سات نیوز میوان بووی